خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ شەو لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەی. ئێمە ئێستا هەرێمی کوردستان ڕاستتر بڵین لەناو دۆخێکداین کە هەفتانە بەبێ هەواڵ و خەبەری هێرشی درۆنی و موشەکی تێناپەڕێت. ئەگەر دوێنێ لەسەر هەولێر بوو بێ شەوی ڕابردوو لەسەر کۆرمەوە بوو. ئەمە هەر یەکەو بە ئەجەندایەکە کارگەیشتە ئەوەی کە بەهۆی ئەوەی کە لە سەرچاوەی یەکێک لە سەرچاوەکانی غازدرا ئەمڕۆ سەرتاسەری هەرێمی کوردستان بێکارەبا بوو. ئەوەی تا ئێستا هەیە لە چوارچێوەی دانەدایە، بەڵام سەرچاوێکی نافەرمیش ئەوەی ڕاگەاندووە کە بە بڕیاری دەستگامنیەکان شەوی ڕابردووە و شوێنەی موشەکەکانی لە ئاراستەی کۆرمەوە کراوە بە 4 موشەکی تر وەڵامی دراوەتەوە. ئەمە بەرەو کوێ ئەگەر ئەم سیناریۆیە لە سیناریۆی ڕۆژاواتێ لەوێش لە سەرچاوەکانی کارەبا و لە سەرچاوە حیاتیەکانی خەڵک دراوە. هەرێمی کوردستان بەرەو کوێ هەنگاو دێت. ئەم شەو لە بەرنامەی ڕەهەند گفتوگۆی لەبارەوەکەی بە میوانداری بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز کامەران عوسمان بەرپرسی دیشی مافی مرۆڤ لە ڕێکخراوی CPT. کا کامەران بەخێر بێ. زۆر سپاس. هەروەها بەڕێز ڕێبوار محەممەد ماستەر لە یان شارەزا لە نەوتوگاس یاساکانی نەوتوگاس، هەروەها لەو لێرەوە سیروان گەردی چالاکوانی سیاسی. سوپاس بۆ سمیوانی یازم. کا کامەران دیتەیلی ئەو بابەتەوەی کە وەکو ڕێکخراو تۆمارتان کردووە بەرچاوتان کەوتووە چ گەشەسەرنێکی کردووە ئەو بابەتە. ئێمە بیرمانە باسی لەشکرکێشی و بردومانەکانی پێشووی سوپای تورکیا لە جوگرافیایکی سنووردارەکرا. ئێستا هیچ شوێنێک سەلامەت نییە. زۆر زۆر سپاس. سلااو لە ئێوە، سلااو لە بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT لە ساڵی 2006ەوە بە بەردەوامی چاودێری لەشکرکێشەکانی سوپای تورکیا و سوپای پاسدارانی ئێران دەکەین لە هەرێمی کوردستاندا و هەموو ئەو زیانە گیانیانە تۆمار دەکەین کە بەر هاوڵاتیانی مەدەنی کەوتووە. ساڵی 2023 ساڵێکی زۆر قورس و پڕمەترسی بوو بۆ هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی مەدەنی لە هەرێمی کوردستاندا. بە تەنها لە ساڵی 2023دا سوپای تورکیا 1548 بردومانی لە هەرێمی کوردستاندا کرد و سوپای پاسدارانی ئێران 101 بردومانی لە هەرێمی کوردستاندا کرد و زۆربەی ئامانجەکانی هەردوو سوپا سەربازیەکە هاوڵاتیانی مەدەنی بوون و یاخود ئەو شوێنانە بوون کە پرۆژەی گشتین ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانن. بازرگان بە ئامانجگیرە، هاوڵاتی مەدەنی بە ئامانجگیرە، گوندنشینان بە ئامانجگیران، جوتیاران لە هەرێمی کوردستاندا بە ئامانجگیران. ئەوەی کێمە تێبینیمان کردووە پێوەست بە سوپای پاسدارانی ئێران ئەمە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کار لەسەر ئەو شوێنانە دەکەن کە پرۆژەی ئابوورین یاخود خەڵکێکی دیار کە لە بواری بزنس و بازرگانیدا ئیش دەکەن بە ئامانج دەگیرێت. لەبەرەوەی هەر هەرێمێک هەر ناوچەیەک کە ئابوووریەکی بەهێزی هەبوو ئەو هەرێمە دەتوانێت لە ڕووی سیاسیەوە ئیستقراریەت و جێگیریەک بۆ خۆی دابین بکە. بۆیە سوپای پاسدارانی ئێران زۆر جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە لە پرۆژە ئابوووریەکاندا لەو کەسانە بدات کە لە بزنس و لە بواری ئابووری و کاری بازرگانی دەکەن و سوپای تورکیا کە ئەوان چۆن ئیش دەکەن ئەوان لەسەر گوندەکان ئیش دەکەن. بۆ نمونە ئەو گوندانەی کە هاونیشتیمانیان تێیدا ماون، جوتیاران تێیدا ماون، شوێنە گشتەکانیان بە ئامانج دەگیرێت، نەخۆشخانەکانیان، قوتابخانەکانیان، مزگەوتەکانیان، کەنیسەکانیان بە ئامانج دەگرێت کە زانیان خەڵکەکە گوندەکان بەجێ نایەڵن، دەست دەکەن بەوەی کە تەقە لە هاونیشتیمانیان بکەن، تۆبارانی گوندەکان بکەن، درۆن هەڵبستێ کە لەناو ئۆتۆمبیلی مەدەنیدا هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج بگیرێت بۆ ئەوەی هەموو بیانەوەکەژەوەی کە وەک خۆیان ئێڵێن چەکدارانی پەکەی هەردوو دەوڵەتەکە بیانوو دروست دەکەن. هەردوو بۆ نمونە ئێران بیانووی ئەوەی هەیە کە بنکەی مۆساد لە خاکی هەرێمی کوردستاندا هەبێ و تورکیاش بیانووی ئەوەی هەیە کە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لە خاکی هەرێمدا هەبن. ئەوەی ئێوە بۆتان سەلماوە زیاتر کامە بۆ ئەوەی بەرجەستە دەستان کەوت. ئەوەی ئێمە تێبینیمان کردووە تەنها گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان و هەبوونی بنکە و بارگاکانی مۆساد لە هەرێمی کوردستاندا هەردووکیان بیانون. بۆچی بۆ نمونە ئێمە لە مانگی 6 ساڵی 2019دا لە ڕووداوێک کە لە کورتەگ ڕوویدا درۆنی تورکی نیو کاتژمێر بە دوای سارەیەکی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستانەوە بوو لی نەدا لە سارەکە هەتاوەکو سارەی گەریلاکان گەیشتە نزیک سارەیەکی مەدەنی ئەو کاتە بردومانی هەردوو سارەکەی کردو لە پاڵ یەکتردا
بردومانەکە ئەنجامدرا و لە ئەنجامدا 3 هاوڵاتی مەدەنی شەید بوون 5 هاوڵاتی تریژ مەدەنیش بریندار بوون و بە هەمان شێواز بۆ سوپای پاسدارانی ئێران کە بردومانی ماڵی بازرگانێک دەکات منداڵێکی مەدەنی تێیدا دەبێتە قوربانی کارگوزار ئاوارە لێرە لە هەرێمی کوردستاندا تێیدا دەبێتە قوربانی بۆیە ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە هەردوو دەوڵەتەکە بە ئامانج ئیش لەسەرەوە دەکەن کە هەرێمی کوردستان شوێنێکی ئەمین نەمێنێ هەم بۆ بازرگانان سەرسنوورەکان ئەمین نەمێنێەوە شوێنێکی ئەمنیەت و ئاسایشی تێدا نەمێنێ بۆی هاونیشتیمانیان لە ناویدا بمێننەوە بە ئامانجی ئەوەی کە بەفەرزۆن واتە ناوچەی ئارام و ناوچەیەکی ئارام بۆ سوپای پاسداران بۆ سوپای تورکیا دروست بکرێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژئاوا بەیەکەوە ببەستێتەوە ناوچەیەکی ئارام بۆ خۆیان دروست بکەن بتوانن ئەو فراوانخوازیی کە لە ئەجێندایاندا هەیە جێبەجێ بکەن لە ساڵانی ئایندەدا. زۆر باشە پرسیاری ورترەکەین و زیاترەکەی لە بەڕێستان کاکەمەرە کاک سیروان بۆ چوونی بەڕێستان وەکو چالاکوانێک وەکو گەنجێک هەڵسەنگاندنی تۆ بۆ ئەوەی کە ئێستا هیچ شوێنێکی ئەرێمی کوردستان و بە تایبەتیش لێدان لە سەرچاوە مرۆییەکان لە سەرچاوە حیاتیەکانی کە ڕەبتی بە خەڵکەوەی ئەوەی کە بیندرێن مەسەلە لە کۆرمۆرکە ئەوە تا تەسیری لە کارەبا کردووە و خۆی ماڵەکە ماڵ نەبوو میوانیشی هات وەکو ئەڵێ کارەبا خۆی کێشەی لەسەر بوو خۆی جێگەی ڕخنەی خەڵک بوو ئەوە تا ئەوەی هەش بوو ئەوەشیان زۆر کەم کردەوە بۆ چوونی بەڕێستان لەسەرەوە 2000 بۆ هەموو بەناوی خوای گەورە و میهرەبان بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێ بێ کاک سڵاو لە بینەران و لە میوانەکانیشت بێگومان ئەوەی کە ئێستا ئەوەی کە ڕوودەدا لە هەرێمی کوردستان بەرامبەر بە هەرێمی کوردستان ڕوودەدا بەشێکە لە ئەو کێشە سیاسیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو دۆخەی کە ئێستا ئێران دروستی کردیە لە ناوچەکەدا بە بەردەوام ینی ئەو دەست هەڵواشاندنە بۆ وڵاتانی یەمەن و لوبناان و سووریا و عێراق و تا پاکستان و بەردەوامیش هەرێمی کوردستان هەموو ئەوانە ئێران یاریکەرێکی لێزانە لە دروستکردنی قەیران لە نەلاوچەکەدا ئەوەش بتەنها بۆمانەوەی ئەو کێشە و دۆخی کە لە ناوخۆیەتی بە بەردەوام پەرتی دەکا بۆ وڵاتەکانی تر ئەمەش پێمان دەڵێت کە شەڕەکە شەڕێکی نێوەند ینی هەرێمیە لە ئاستی ینی جەمسەریەکەی لە ئاستی رووسیا و ئەمریکا بەڵام ئەوەی کە بەرامبەر بە هەرێم دەکرێت بە بەردەوام کۆمەڵێک بیانووی جۆرا و جۆرە بیانوەکانیش خۆیان دەزانن ینی وڵاتێکی وەکو ئێران بەو هەموو گەورەی و بەو سەقافەتە گەورەی کە لە بوارە جیاوازەکان هەیەی بتوانی لە ئەوەی کە دەڵێ مۆساد لە هەولێر هەیە بەڵام بە فۆتۆشۆپ کۆمەڵێک ڕسم دروست دەکا هەم پێمان دەڵێن ئێران شکستی خواردووە لە ئەو دۆخی کە هەیە ئێمە بە بەردەوام دەزانین ئێران دەتوانی قەیران دەتوانی بربەستی گەورە بۆ هەرێمی کوردستان دروست بکە بەڵام هەرگیزا و هەرگیز ئێران ناتوانانی هەرێمی کوردستان ملکەتی ئەجەندای خۆی بکە لە بەرامبەر بۆ ئەجەندای کە ئێستا هەیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بزاتن لە عێراق کە هەیەی بۆی ئەمانە پێمان دەڵێت ئێمە سەیرەکە لە هەموو سیرتر ئەوەیەکە ماڵی وەبەرهێنەرەکان دەکرێتە ئاماز ئەوە ڕوون و ئاشکرایە برای بەڕێزم ئاماژەی پێدر کە ئاماژەی پێکرد کە یەکێک لە سەرچاوە ئەساسیەکان کە ئێستا اقتصاد سیاست ئاراسە دەکە ئەواندان لە اقتصادی هەرێمی کوردستان بدەن ئەمڕۆ لە ماڵی پێشڕەو دزەی و دوێنێکە لە ماڵی شێخ باز بوو بەیانی لە ماڵێکی تردا دڵنیان لەوەی کە هەیە بەڵام ئەوەی کە ئێستا دەگوزەرێ ئەوەی کە جێگای داخە گروپە لە یاسا دەرچوەکانی عێراقن موشک ئاراستی کۆرمە و هەرێمی کوردستان دەکەن دوێنێ چۆن لەوە کۆرمەیە کرد بە هەماشێ من خۆم لە نزیک مەتارا بووم لە فڕۆکەخانی هەولێر بەمبێ بووم چەند موشکێکیان هەڵدا بۆ وێندە ئەمانە پێمان دەڵێ کە عێراق موشێکمان تێدەگری لەولایە لێژنەمان بۆ دروست دەکا عێراق و سەرۆک وەزیران دەڵێ بەیانی موچە دەنێرم وەزیری دارایی ڕای دەگرێ یعنی ئەمە مەسهەلەیەکە لە عێراق ڕوودەدا ئەمە هەمومان دەزانین کە دەبێ هەرێمی کوردستان بەخۆی کەوێ بەڕاستی بەخۆیوان گردی ئەگەر ئەو ڕاستیە بەڕێستان چالاگوانێکی سیاسی و کادرێکی پارتی دموکراتی کوردستانن ئەگەر ئەو ڕاستی هەیە بۆچی یەکێتی و پارتی نەدەبوو ئێستا کۆبوونەوەی لوتکە هەبواە کۆبوونەوەی باڵا هەبواە لەسەر ئەو بابەتانە خیتابێکی یەکگرتووە بواە بۆ ڕوبەڕووبوونەوەی بابەتە خۆی بەبەردەوام من پێم وایە ڕۆڵی پارتی وێچێتی ئەگەر بەو ڕۆڵە جیاواز بیتن هێلکەی بڵێن
هەموو هێلکەکەمان لە یەک سەبەتە نەبێ زۆر دروستە بەڵام بەڕاستی لە پرسە نیشتیمانیەکان لە پرسە چارە نووسازەکان هەمومان دەبی یەک ئاراستە بین بەداخەوە تەنانەت هەندێک میدیا لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژە ڕابردووە هەندێک میدیا لە هەرێمی کوردستان گومانیان دەخستە سەر ئەو دۆخی کە لە هەولێر ڕوویدا بوو تەنانەت ئەوان دەبوونە جێبەجێکاری ئەجەندای لایەنی سیاسی ئێراندا لە هەرێمی کوردستانە بۆیە دەبوایە بەلایانی کەم ئێستا پارتی وێچێتی بەڕاستی لە ئاستی باڵا کۆ ببنەوە لە ئاستی باڵاش کۆ نەبوونەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە خێراتر بە تونتر ینی لەگەر بەرامبەر بە حکوومەتی عێراقی بێتە سەرخەت کە یعنی ناکرێ ئەم یاریە بەردەوام بێت هەموو ڕۆژێ گروپە لە یاسا دەرچوەکانی عێراق کە ئەم گروپانە لە یاسا ڕاستە لە یاسا دەرچوون بەڵام گروپی موچەخۆری عێراقن هەمویان موچەیان لە خەزانەی حکوومەت وەردەگرن هەمویان دەزانن چێن ینی ئەو کەسانێک کە بوجە وەردەگرن ئەو گروپە لە یاسا دەرچوانن هەموو ئەو گروپە چەکدارە شیعەکانن یان بە باشتر بڵێم گروپی عەشدی شەعبین بۆیە ئەمە بەڕاستی دەبێت سنوورێک بۆ ئەمە دابدرێ ئەگەر دوێنێ سەرۆک وەزیرانی عێراق ئیدانەی ئەمەی هەولێر دەکاتن و کۆبوونەوە هەڵدەپەسێری ڕاستەخۆ لەگە جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانە لە داڤۆسا کۆبوونەوە لەگەر وەزیری دەرەوەی ئێران ناکەن ئەمانە تا ڕادەیەک دروستە تا ڕادەیەک پاپشت و پشتگیرین بەڵام ئەمەی کە ڕوودەدا ئەمڕۆکەش دەڵێ چی لێژنەیەک دروست دەکەین لەسەر ئەوەی کە لە کۆرمە ڕوویداوە یعنی ئەمە دیسانە کە هەر ئەوەیە کە ئەو لێژنەیە کە دروستکرا لەسەر ماڵی شێخ باس ئەو لێژنەیە دروستکرا لەسەر ماڵی شێت پێشڕە و هیچ بەرهەمێکی نییە هیچ نەتیجەیەکی نییە تەنها و تەنها یەک ئامانجیانەی وەکوتم هەرێمی کوردستان دەبێ وەکو عێراق و لوبناان و سووریا و یەمە تەسلیم بە ئیران بێ بە ئەجندای سیاست و استراتیژی ئێران بێ تاوکەری هیلالی بەڵامەوە کە هەرێمی کوردستان بە دیوێک بێ تورکیاش لە دیوێکی ترە مەسەلەن تورکیاچی ئەوێت مەسەلەن کا کامەران ئەڵێ لە ساڵی 2023 1500 بردومانی تورکیا بۆ 101 بردومانی ئێران هەبووە بە شێوەی ڕابردووشەوانە بەوە کات ئەو ئێران نەبوو بەتەنها لە ساڵی 2023دا تورکیا 1548 بردومانی ئەنجام داوە ئێران 101 لە 2023 ینی ئەمە چی دەرەخە کاک سیروان بۆی ئەمەش ڕوونە یعنی هوردووچین دەستڕێژین بۆ سەر هەرێمی کوردستان بەڵام دوو تەوەری جیاوازن ئەوەی ئێرە ئەوەی تورکیاش دەیکا بەسای ئێستا کە لە سنووری پارێزگای دوهۆکە 405 گوند چۆڵ کراون بە هۆکاری ئەو شەڕی تورکیا و پەکەکەیە کە لەو سنوورە دەکرێت ئەمە قسێکی زۆر ڕاست و دروستی کردکەوتی گوندنشینەکان ڕاستە تورکیا گوندنشینەکان دەکاتە ئامانج و بە هەمان کات بەڵام ئەمن نامێ بێمە بابەتی پۆزر بۆ تورکیا بۆ بابەتێکی تر نە هوردووچیا کردەوەی تیرۆریستین بەرامبەر بە هەرێمی کوردستان دەستڕێژیە بۆ سەرخاچی هەرێمی کوردستان دەستڕێژیە بۆ بردننی سیادەی عێراقا بەڵام ئەوەی تورکیایە کە ڕوودەدا تورکیا تاوەکو ئێستا نەیتوانێت ناوخاچی هەرێمی کوردستان بدا لە ماڵێک بدا لە شوێنێک بدا کە بابەتی بۆ نمونە سەرچاوی وزە و سەرچاوەکانی تری سامانی سروشتی و ینی اقتصادی ئەم وڵاتە بێ ئەوە دێ بە بیانووی پەکەکە بردومان دەکەم باش زۆر باش هوردووچی کارەساتە بەرا هوردووچیان من دەمێ ئەمە تەواوکەم کاکزانە بۆیە هوردووچیان بەرامبەر بە هەرێمی کوردستان دەستڕێژیە بەڵام ئەوەی ئێران ینی ئەوەی ئێران بە هەموو بەڕاستەوخۆ ناڕاستەوخۆ پێمان دەڵێ دەبی تەسلیمی سیاست و استراتیژی ئێرابین کە ئەمەش بۆیان ناچێتە سەر زۆر باش ئەگەر ڕێمەولا کاک ڕێبوار محەممەد بۆ چوونی بەڕێستان وەک شارەزایەک ئایا دەستبردن یا لێدان لە کۆرمۆر چ پەیامێکی لە پشتەوەیە و پێت وایە ئەمە چ سەرەتایەکە و چیمان پێ دەڵێ دەڵێ سڵاو لە بەڕێست و میوانەکانت وەروەها بینەرانت لە هەرکوێ هەن بە بۆچوونی من ئەم بابەتانی کە ڕوو دەدەن هەمویان پرچەکردان و دەبێت ئێمە لە ڕوانگەی وزەوە شیکاری بۆم بابەتانەکەین بۆی بزانین لەکوێ هاتووە و ئێستا لەکوێە و ئایندا بەرەو کوێچێت بە بۆچوونی من دوای ئەوەی کە بلۆکی ڕۆژەڵات کە هەرسی هێناوە ئەمریکا هەیمەنەی بەسەر هەموو جیهانە بڵێن زاڵ بوو بەسەر هەموو جیهانە جارێکی تر رووسیا ئیعادەی خۆی کردەوە و پوتین هەوڵی ئەوەدا کە پێگەی رووسیا جارەتر بەهێز کاتەوە و لەو لاشەوە چین هێزێکی ئابووری گەورەیە و هندستان و چەندین وڵاتی تریش بڵێن لە ئاسوان بۆیە ئەمە جەنگێکی گەورەی جیهانیە و سەرەتاکانی قۆناغ بە قۆناغ دەست پێکەوە دەبینین کە
ینی ئەگەر ورتری کەینەوە پرۆژەی ناباکۆ کە ئەمریکاویسی لە غازی ئازربایجان و لە ئۆزبکستانە بۆ تورکیا بۆ ئەوروپا بات رووسیا ئەم پرۆسەی فەشەل پێهێنا لە پەرچەکردداری ئەم فەشەلی ئەم پرۆژە ئەمریکا هات لە جەنگی ئۆکراینە فەشەلی بە نۆرد ستریم 1 و 2 هێناوە کۆتایی بە غاز و وزەی رووسیا هێنا بۆ ئەوروپا. رووسیا و هاوپەیمانەکانی لە پەرچەکردداری ئەم کارەدا هاتن جەنگی با بڵێن ئێستەی غەزایان دروست کرد وە پێشتریش حەزەکەم ئاماژەیەکش بۆ بدەم کە جەنگی سووریا کە تا ئێستش تەواو نەبووە هۆکارەکەی ئەو بوو کە ئەمریکا و هاوپەیمانەکانی ویستیان غازی قەتەر کە گەورەترین یەدەکی غازی جیهانی هەیە کە بە سعودیا بێت و لە ڕێگەی ڕۆژئاوای سووریا و تێکەڵی کاتەوە لەگەڵ غازی مصر و ئیسرائیلا و لێوە بەرەو قوبروس و یۆناان و بۆ ئەوروپا لێرا سووریا ڕازی نەبوو بەم پرۆژەوە سووریا هاوپەیمانی رووسیا بوو بۆیە رووسیا کە جەنگی ڕوخانی ئەسەد دەسی پێکرد ڕاستەوخۆ رووسیا هاتە سەرخەت و هاتە مەدانەکەەوە بینیشمان ئێران وە پرۆژەی ئەو پرۆژەش فەشەلی هێنا جارێکی تر هەوڵەکانی بینیمان کە منزومەیەکی شەرقی متەوەستیان دروست کرد کە ئەو غازەی کە لە دەریای سپیناوە ڕاستە لە ئیسرائیلایە ئەگەر ئەوە پرسیارکەم ینی لێدان لە کۆرمۆر بۆ لەلایەکە هەرێمی کوردستان وا دەرەکەوێت کە بچووکە کرێتەوە لەلایەکی تر ئەمەوێت نەچێتە سەرخەتی هیچ خەتێکی وزە ینی بۆ بەڵێ جا من ویستم ئەو بابەتە تاواکەم ئەم منزومەی شەرقی متەوەستە کە ئۆپێک هەموو ئەوانەیە کە نەوت بەرهەمێن بەڵام ئەم منزومەیە ئەوانەیە کە غازیان هەیە ئەوانەیە کە بە خاکیانە تێپەڕێت ئەوانەیە کە وەکو بەریتانیا و ئەمریکا چاودێرن تیایداوە ئەو غازە با بڵێن شەرقی متەوەستا لە دەریای سپیە بۆکو بەدیلی غازی رووسی و ئێرانی و ئەو پرۆژەی رووسی ئێرانی و پرۆژەکەی رووسی بۆ ئەوروپا فەشەل پێبێن و بیبن بۆ ئەوروپا لێرەدا ئەم شەڕی غەزا کە دەستی پێکردەوە بۆ تێکدانی ئەو پرۆژەیە ئێستا پێشتریش ئێمە هەل لە کەناڵی کورسات و کەناڵەکانی تر ئەومان ڕاگەیەنە کە سێ قۆناغەیە لەم جەنگا قۆناغ یەکەم ئیسرائیل و حەماس لە نێوان خۆیانە قۆناغی دوم پریشی جەنگەکەی بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ لوبنان بۆ سووریا بۆ عێراق بۆ یەمەن و مەرحەلەی سێمی ڕوبەڕووبنەوەی ئێران و ئیسرائیل یا ئەمریکا ئێستا دەبینین قۆناغی جەنگەکەوە کە بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت ئێمە بەشێکین لە قۆناغی دووەم باشە ئەمە هەمووی پەرچەکردداری وڵاتانی ئەقلیمیە کە تورکیا لەو پرۆژەی ڕۆژهەڵاتی شەرقی متەوەستە کە کراوەتە دەرەوە ئێرانیش لەگەڵ رووسیا خۆیان پرۆژەیەکی تریانەوە بینیمان چەند ڕۆژی ڕابردووە پرۆژێکی 20 ساڵی گەوریان لەگەڵ رووسیا ئیمزا کردوە دوێنێش بینیمان لە تورکیا ڕێکەوتنێکی گەورە کراوە کە دەزانن پرۆژەکانی ئەمریکا و ڕۆژئاوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە رووسیا و ئێران و تورکیای لێ ئەکرێ بە دەرەوە هەژبوونیان لەم ناوچان نامێنێ بۆیە بە تورکیاش بە ئێرانش بە رووسیا پەرچەکردداری گەورە ئەنوێنن و قۆناغی دووەمی جەنگەوەیە کە ئێران دەیەوێت ئەم جەنگە نەگا بە ئێران و وەکو پەرچەکرددار قەسی سووریاکە قەسی هەرێمی کوردستانەکە لە پێگە سەربازەکانی ئەمریکادن لە عین ئەسەد و دەبینین کە لەگەڵ حوسیەکانە لێەوە لە دەریای سوورە باڵێن جەنگە تاتێ گەورەترەکرێ ئەمە ئێران دەیەوێت وەکو قۆناغێک کە بەرگری لە خۆی بک کە جەنگە نەگاتە ناو ئێران ئەمەی کە لە کۆنوەر ئەبینین و ڕوو ئەدات گوشارە تۆڵەکردنەوەی چ لە هەرێمی کوردستان و چ لە ئەمریکا و دوورخستنەوەی جەنگەکەی لە ئێران و ئەمە بەشێکە لە مەرحەلەی دومی جەنگەکە باشە ئەمە ئەوەی کۆرمۆر وەکو زانیاری تەبێ بەڕێستان ڕایەوەی شارەزانە و توگازن کادرێکی شێتی نیشتیمانی کوردستانیشن کاگڕێبوار ینی ویشتی هەندێک سەرچاوی ئەمنی ئەڵێ کە وەڵامی ئەو سەرچاوانە ئەو شوێنانی کە موشەکی لە هاتووە دیارە هەستێک هەیە یان زانیاریەک هەیە کە ئەو شوێنانی کە موشەشی گرتوۆتە کۆرمۆر سەرچاوەکەی ئەگەر بەڵێڵیش بێ بەڵام بەوقعەکە دیارە بەڵێ خۆەوە ئاشکرایە کە ئەڵێ حەشتی بڵێن تورکمانەکان کە ئەو حەشتی تورکمانان ناو حەشی شعبیاوە لە دووسخورماتووە ئاراستەی کۆرمۆر کراوە جێگەی دەستخۆشیەکە لە کاتی خۆیان وەڵامی پێویست درراوەتەوە بەڵام هیوادارم هەم حکوومەت هەرێمی کوردستان هەم یەکێتی نیشتوانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەم جەنگە و ئەم پەرچەکردارانە بەو پەڕی وریاییەوە ینی دەستی بۆ بن و بۆی ئێمە ڕانەکێشە ناو جەنگێکۆ لە کۆتایە بە زیان لێ دەچن بەڵکو دەبێت ئەم جەنگە جیهانەیە کە هەیە ئێمە چۆن لە ساڵی 91 کە جەنگی کەنداو کرا ئێمە ڕاپەڕینمان کرد و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان لەدایک بوو و جەنگی دووەمی خەلیج کە مەسەلەن ئێستا ئیش زیاتر لە ڕێ پرۆکسیەکانەوە کرێوانی کە تابعی وڵاتی ئیقلیمیەکانن مەسەلەن کە باسی حوسیەکانە کرێ خۆ حوسیەکان ئێرانی نین
ئەکیید مەسەلەن بەرژەوەندیی استراتیزیی هاوبەش لە نێوان ئێران و حوسەکاندایە باشە لێرە قرار بوو نەوت غازی کۆرمۆر بڕاتە ڕێی تورکیا و هەندێک زانیاری ڕۆژنامەوانی باس لەوە دەکەن ئێستا ئەوە فشارێکە لەسەرەوەی دوایەوەی کە ڕێگە نەدرا ئەو غازە بچێتە ئەو خەتەوە ئێستا ئەو فشاری لەسەر دروستەکەن ئەوە تا چەند ڕاست بینیمان لە کاتی خۆیان کە قەراری لە 15/2/2022 کە محکەمەی اتحادیە و قەراری دەرکرد دژی یاسای نەوتوگازی هەرمی کوردستانی هەڵوەشانەوە و هەموو گرێبەستەکانی هەڵوەشانەوە دواتر داوای هەموو ئەو داهاتەی کرد لە حکوومەت هێرێم ئەمە پەرچەکردداری ئەو بڕیارە بوو کەوا غازی کۆرمۆر هەناردەی تورکیا بکرێت ئەوە یەک قۆناغی دوم بینیمان کە وەزارەتی نەوتی عێراق هەموو ئەو با بڵێن پەلامارانەی کە هەرمی کوردستانیدا لە ڕێگەی ئەو بڕیارەکانیەوە دواتر بینیمان هەل لە هەمان کاتا رووسیا ڕاستەوخۆ لە ڕێگەی سەرۆکی کردی نیشتوانی کوردستانەوە هەڕەشەی کردووە بە تەلەفۆنیش هەڕەشەی لە سەرۆکی هەرێم کرد کە ئەگەر بێت و ئەو غازی کۆرمۆر بەرەو تورکیا بڕات ئێمە قبولی ناکەین و جنگێک لەم ناوچە ڕسێنی بۆچی لەبەرەوەی غازی کۆرمۆر دەبێتە بەدیلی غازی رووسیا بە ئەوروپاوە ئەمە بەشێکی ئەو ملولانەیە و ئێران و رووسیا لە ڕێکەوتنەکانە ئەوەیە کە بتوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆنتترۆل بکەن و لە ڕێگەی ئێرانەوە هەم غازی ئێران هەم غازی رووسیا لە ڕێگەی بە خەتی هەرمی کوردستانەوە لە ڕێگەی لازقیەوە بگەێنن بە دەریا و لۆ بە ئەوروپا زۆر باشە کاک ڕێباز هەژمونیان بەسەر ناوچەکە زاڵ بێت من بابەتەکانم هەموو بەیەکەوە بەستۆتەوە کاک کامەران ینی ئەو شتێکی تر هەیە مەسەلەن بەڕێز باسی گوندەکانت کرد کە ئەو گوندانە چۆڵەکرێ کاک سیروان وتی کە ئەمە بەهۆی شەڕی پەکەکە و تورکیاوەیە ئەمە وەک بەڕێزی شتوتت ئەمە مبەڕیرە هەم بۆ مۆساد و هەم بۆ گەریلاکانی پارتیکرەکانی کوردستان تا ئێستا چەند گوند چۆڵ کراوە و فعلەن ئەو گوندانە پەکەکەی لێ بووە ینی گەریلاکانی پەکەی لێ بووە تا ئێستا بە فەرمی 158 گوند بە تەواوەتی لە هەرێمی کوردستاندا چۆڵ بووە بەهۆی لەشکرکێشەکانی تورکیا لە خاکی هەرێمی کوردستاندا و زیاتر لە 600 گوند لە ژێر مەترسی چۆڵبووندایە ئێمە دەڵێن لە ژێر مەترسی چۆڵبووندایە بۆ نمونە گوندێک کە 50 خانەوادە پێشتر تێیدا ژیاوە ئێستا بە تەنها خانەوادەیەک 2 خانەوادە تێیدا دەژیت تورکیا بە ئامانج ئەو گوندانە شوێنە گشتەکانیان بە ئامانج دەگرێ بۆ ئەوەی خەڵکەکە هیچی تر لە ناویدا نەمێنێتەوە هیچی تر لە ناویدا نەژی من کۆمەڵێک نمونە باز دەکەم بۆ نمونە لە ئۆپەراسیۆنی چنگی هەڵۆدا لە ساڵی 2021 پرۆژەی ئاوی بازیف بە ئامانجگیرا لە بەرواری باڵا زیاتر لە 10 گوند بۆ ماوەی 1 هەفتە ئاویان نەبوو بەهۆی ئەو بردومانەوە هەر لە هەمان ساڵدا وێستگەی کارەبای هەرورێ بە ئامانجگیرە بۆ ماوەی 10 ڕۆژ هاوڵاتیان یاخود گوندنشینیانی هەرورێ کارەبایان نەبوو بۆهۆی ئەو بردومانانەوە و تورکیا بە ئامانج خەڵکی گوندنشین بە ئامانج دەگرێت و شەهیدیان دەکات بۆ نمونە لە ساڵی 1990دا لە مێرگەسۆر 6 هاوڵاتی مەدەنی لە ناو ماڵەکانی خۆیاندا هێنرانە دەرەوە لە ڕێگەی بنکە و بارگا سەربازەکانی خۆیانەوە چوونە ناو گوندەکەوە 6 هاوڵاتی مەدەنی هێنرانە دەرەوە لە هەلیکۆپتەر فرێدرانە خوارەوە ئەوە چیرۆکێکە خەڵکی مێرگەسۆر هەمووی دەزانێت کە هەمویان خەڵکی مەدەنی بوون بەڵام کاسیراوتی کەمتر هاوڵاتی وێڕایەوەی وتی کاری تیرۆریستی بەڵام کەمتر هاوڵاتی مەدەنی کراوە ئامانج لە مانگی هەشتی ساڵی 2015ەوە تاوەکو ئەمڕۆ کە ئێمە قسە دەکەین 150 هاوڵاتی مەدەنی لە هەرێمی کوردستان بەهۆی بردومانەکانی سوپای تورکیا لە خاکی هەرێمی کوردستاندا شەهید بوون 228 هاوڵاتی تری مەدەنی بەهۆی بردومانەکانی تورکیا بریندار بوون کە پەیوەندیان بە هیچ هێزێکی چەکدارەوە نەبووە لەو ناوچانەدا شتێکی تر کە زۆر گرنگە وەڵامدانەوەی ئەو قسەیە ئەو بردومانێکە لە مانگی هەشتی ساڵی ڕابردوو لە پەرەخی ڕوویدا خۆ گەشتیاری عەرەب بوون ئەوان لە پەرەخی ڕوویدا 9 هاوڵاتی مەدەنی لەو بردومانەدا شەهید بوون 24 هاوڵاتی تری مەدەنی بریندار بوون لەو بردومانەدا و ئەوەی کە تورکیا بە تەنها گەریلاکان بە ئامانج دەگرێت خەڵکی تر بە ئامانج ناگرێت پرۆژەی ئاژەڵداری سەرگەلێ کە شەوی ڕابردوو بە ئامانجگیراکەەوە پرۆژەیەکی ئاژەڵداری بوو و سەرچاوی بژێویژیانی چەند خانەوادەیەک بوو بە ئامانج تورکیا دێ بردومانی پرۆژەی هەنگاوانی جوتیارەکان دەکات لەسەر سنوور تورکیا بە ئامانج دێ مزگەوتەکان بە ئامانج دەگرێت بۆی خەڵک لە گوندەکاندا نەمێنێتەوە بچێت لە شارەکاندا بژی و خۆبژێویش لە وڵاتەدا نەمێنێت لە ئابووری وڵاتەکە دەدا هەر ئەوەی کە چۆن ئێران دێ لە ئابووری هەرێمی کوردستان دەدا بۆ ئەوەی لە ڕووی سیاسیەوە بکەوێتە ژێر هەژمونی خۆی بە هەمانی وا سوورەکەەوە دەردەکەوێت کا کامەرانکە تەنسیقێکەیە وەکو وابێت تەنسیقێکەیە بەبێ ئەوەی ڕەنگە ئاگاشان
ئەکیید لە ڕووی مخابەراتی ئاگان لێ کە بەڵام ڕێکەوتنی شەبێت بەلای منەوە زۆر سیر دەبێت کە هەماهەنگیان نەبێت لەبەرەوەی ئەو شەوەی کە شەوی 15 کە بۆردومانەکەی هەولێر کرا ماڵی کاک پێشڕە و بە ئامانجگیرە لە هەمان کاتدا چیای کوڕەژارۆ لە شیلاتزێ بە ئامانجگیرە و 5 بۆردومان لەوێشکرا بەڵام نەبوو بە بابەتی میدیایی بۆیە تورکیا و ئێران هەردووکیان بە یعنی بەداخەوە من ئەوە دەڵێم کە ئەو وڵاتانی کە بۆردومانی هەرێمی کوردستان دەکەن هەم ئاهەنگی هەیە لە بینیاندا تێگەیشتن هەیە لە بینیاندا بەڵام هێزە کوردیەکان لە هەرێمی کوردستاندا کە ئەوان بە ئامانجگیراون هاوڵاتیانی ئەوان بە ئامانجگیراون تێگەیشتنێک نییە بەخۆ کەوتنێک نییە لەلایەن ئەوانەوە بۆی بێن هەرێمی کوردستان بپارێزن دادهاکان ئەومان پێ دەڵێ کە ساڵانە بە بەردەوامی ڕێژەی بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی لە بەرزبوونەوەدا و ئەگەر بربەستێک بۆ دانەندرێ لەوانەیە کارەساتی گەورەتر ڕووبدا بۆ نە وڵاتانە ئێران ئەمساڵ هەم بە شاهین 136 بۆردومان دەکە هەم بە فاتح 110 بۆردومان دەکە تورکیا لە ساڵی 2022دا دێ فڕۆکەی ئاکەنجی بەرهەمدێنێت و دەیخاتە شەڕەکەوە کە دەتوانێت ئامانجەکەی لە ژێر ئاودا بپێکێ دەزانی تۆ لە سلێمانی هیچ ڕۆژێک نییە فڕۆکەی ئاکەنجی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئاکەنجی لە ناو شاری سلێمانیدا نەسوڕێتەوە ینی هاوڵاتی مەدەنی ناتوانێت بۆ نەدەوێت سەفەرێکی بەسیت بکە لە سلێمانیەوە بۆ هەولێر گومانی ئەوەی هەیە کە بۆردومان بکرێت هاوڵاتیانی مەدەنی ناتوانن بچنە سەر سنوورەکان بۆ نمونە بۆ شاخەوانی بچن پرۆژەی گەشتیاری بە ئامانجگیراوە تۆ بەس یەک لێکۆڵینەوە ڕۆژنامانی لەسەر ئەوە بکرێت کە چەند پرۆژەی گەشتیاری لە ئامێدی و بەرواری باڵات داخراوە بۆمان دەردەکەوێت کە کەرتی بازرگانی گەشتیاری لە هەرێمی کوردستاندا بەرەو لە ناو ئێساوی ئەوە کوڕێکرا ئەو معلوماتە کە بەردەوام فڕۆکەی چاودێری لەسەر سلێمانی و شارەکانی تر هەیە فڕۆکەی ئاکەنجی 27 کاتژمێر لەسەر پارێزگای سلێمانی دەسوڕێتەوە دەڕاتەوە فڕۆکەیەکی تر دێ بۆ ئێرە بە بەردەوامی ئەوەیە 27 کاتژمێر چاودێری فڕۆکەی ئاکەنجی دەتوانێت 27 کاتژمێر بمێنێتەوە توانێت ڕۆشنی 2500 کیلۆمەتری هەیە دەتوانێت ئامانجەکەی لەژێر ئاودا بپێکێ هاوڵاتیەکی مەدەنی بەسەر جادەدا دەڕوات فڕۆکەی ئاکەنجی دەتوانێت ئەشیعی بگرێت دەزانێت تەنانەت چرخێک لە جیرفانیشیدا هەبێت بۆ نمونە گوندنشینەکان لە زۆربەی گوندەکاندا هاوڵاتی مەدەنی دەمانچەی پێ بنمونە یاخود تاپڕی ڕاوی پێ لە گوندەکاندا کە تا ئێستاش ئەو شتانە باوە بۆیە فڕۆکەی ئاکەنجی ناتوانێت جیاوازی لە بینی کەسێکی گەریلادا بکە لەگە هاوڵاتێکی مەدەنی وەکو یەک حیسابیان بۆ دەکەن بۆ نمونە لە مانگی 11 2022دا 5 هاوڵاتی مەدەنی لە گوندی قامیشەوە ڕۆشتن بۆ کێلەشین هەر لە شارباژێر بۆ کۆکردنەوەی گژوگیای بەهارە چوو بوون لەوێ گژوگیا کۆبکەنەوە وەڕاویش بکەن لەوێ بە ئامانجگیران هاوڵاتێکی مەدەنی شەهید بوو دوو هاوڵاتی تری مەدەنی بریندار بوو بۆیە ئەوەمان پێ دەڵێ کە فڕۆکەی ئاکەنجی یاخود شاهین 136 کە لێرە ئۆپەرەیشنی هەیە هەردووکیان هەم ئێران هەم تورکیا بە ئامانج دەیانەوێت خەڵکی مەدەنی بە ئامانج بگرن و ئەو دۆخ ئاسایشەکە مەسەلەن لە هەندێک لە کەناڵەکانی تورکیا ئێستا ئەمڕۆ ئاخیر سەردێریانەوەیە کە ناویان لە سلێمانی ناوە سلێمانی تیرۆرستان و بە قەندیلی نوێ ناوی دەبن ئەم بە ئامانجگرتنەوە سەرکردەی سیاسی لە هەرێمی کوردستان خستە سەر شاشە و دانانی وێنەی سەرۆک بافڵ و مەزلوم کۆبانێ ئەوانە بۆ ڕای عامی تورکیا چمە ترسێکی لە پشتەوە کامەرە خۆی هەم سلێمانی بۆ تورکیا شوێنی بەرخۆدانە شوێنی ڕوبە ڕووبوونەوەیە و هەم ئێرانیش بۆ هەم هەولێریش بۆ ئێران شوێنی ڕوبە ڕووبوونەوە و خۆتەسلیم نەکردنە بە ئێران بۆیە هەردوو وڵاتەکە بەباشی دەزانن چۆن یاریەکە بکەن لێرە هەردووکیان بۆ ڕۆڵ دابەشکردنە تا ڕادەیەکی زۆر دەتوانم بڵێم ڕۆڵ دابەشکردنە هەم هەولێر هەم سلێمانی ببێتە دوو شوێنی ناسەقامگیر بۆ نمونە ئەوان فڕۆکەخانەی سلێمانی بە ئامانج دەگرن ئێرانیش فڕۆکەخانەی هەولێر بە ئامانج دەگرێت و ئەو شوێنانی وەکو ڕێکخراوی CPT ببوورە هەچەندە ناتوان لێکۆڵینەوەیکی زۆر مخابەراتی لە ئێوە نییە ئێوە ڕێکخراوێکی مەدەنین بەڵام ینی پەکەکە یانگەری لاکانی پەکە لە سلێمانی هەن تاکو مەسەلەن 27 کاتژمێر بە بەردەوامی یان بە بەردەوامی فڕۆکەیەکی لەو زۆرە بەسەر سلێمانی یان بەسەر هەر شارێکی هەرێمی کوردستانە بسوڕێتەوە تەبعەنەوە کاری هێزە ئەمنیەکانە کە لێکۆڵینەوە لەو بابەتە بکەن ئێمە معلوماتی لەو شێوازەمان نییە بەڵام بە دڵنیاییەوە وجودی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لە هەرێمی کوردستاندا کۆڵی لێ ناکرێت بەڵام ئێمە شتێکمان بیر نەچێت گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان 1983
بە پێشوازی هێزە کوردیەکان هاتن بۆ ئێرە بە بانکێشتی ئەوان هاتن بۆ ئێرە لە ساڵی 2012 کە پەکەکە لەگەڵ تورکیادا دەچێتە گفتوگۆی ئاشتیەوە هەرێمی کوردستان بەشێکە لەو گفتوگۆ ئاشتی خوازیەیە داوا لە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان دەکرێت کە لە ناوچەکانی باکوور بکشێنەوە بۆ ناو هەرێمی کوردستان بۆ ئەوەی بڕگەیەکی پرۆسەی ئاشتی جێبەجێ بکرێت بۆ ئێمە پێمان وایە لە 83 تاوەکو ئێستا پێشوازیەکە بووە لەلایەن هەرێمی کوردستانەوە کە ئێستا بەشێکی یعنی ئەو هێزە حکومڕانانی هەرێمی کوردستان کە ئەو پێشوازیان نییە بۆ گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان دەبوو سەردەمێکی زۆر پێش ئێستا ئەو کێشەیە چارەسەر کرابە نەوەک ئێستا کە پەکەکە بووە بە دیفاکتۆ لە هەرێمی کوردستاندا پەکەکە بووە بە هێزێک کە هاوڵاتیانی مەدەنی لەسەر سنوورەکان ناچارن مامەڵی لەگەڵدا بکەن ناچارن کە پێوەنی مەترسیەوەشنی هێزە کوردیەکان بە یەکدادەن بە تایبەتی لە بادینانەوەی لە دووسێ ڕۆژی ڕابردوو ئەوە بۆ کوڕێکخراو چاودێری بەداخەوە ئێمە چاودێری ئەومان کردەوە لەگەڵ پارتنەرەکانی خۆمان بە بەردەوامی لە پەیوەندی داین هاوڵاتیانی مەدەنی لەو گوندانە زۆر ترساون بە تەنها لە منتیقەی شیلاتزێ بۆ ئاڤاشین و زاب 92 گوند 82 گوند لە کۆی 92 گوند لە ساڵی 1983ەوە بەهۆی بردومانەکانەوە چۆڵ کراوە ئێمە قسەمان لەگەڵ بەشێک لە گوندنشینەکان کردیان بەهۆی پێکدادانی پارتی کرێکارانی کوردستان و هێزە ئەمنیەکانی ئەو ناوچەی هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان ترسی ئەوە هەیە گوندنشینی زیاتر لەو منتیقەیەدا چۆڵ ببێ بۆیە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە بری ئەوەی بیر لەوە بکاتەوە کە جەنگێکی تر بهێنێتە منتیقەکەەوە زۆر گرنگە بیر لەوە بکرێتەوە کە پرۆژەیەک دابنرێت کە چۆن هاونیشتیمانیان بڕۆنەوە سەر گوندەکانی خۆیان 64 بنکە و بارگای سەربازی تورکیا لە خاکی هەرێمی کوردستاندا هەیە چۆن داوا بکرێ و بنکە و بارگانە بڕۆنە دەرەوە 151 بنکە و بارگای سەربازی ئێران هەر لە شوشمێەوە تاوکو دەکا بە کێلەشین لە سیدەکان هەیە چۆن داوا بکرێ و بنکە و بارگا سەربازیانە ببرێنە دەرەوەی خاکی هەرێمی کوردستان زۆر باشە کاک سیروان کەواتە ئەو مەترسیانە کە هەیە و بە بەرچاوی ئێمەی مێدیاکار ئێوەی چالاکوان مەسەلەن لە هەر بوارێک بێت ئەوە تا دەرچی پێەکەین و باسیەکەین بەڵام بۆچی چەند گرینگە خیتابێکی نیشتیمانی لانی کەم لە ئاستی خوارەوە هەبێ بۆی کە جیاکاری نەکرێ مەسەلەن ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بینراوە بۆ نمونەگەر لە کۆرمۆر بدرێت یان لە عربەت درراوە یان لە پێنجوێن درراوە زۆرێک لە بێدەنجی هەبوو ئیدانە نەبووە لە ئاستی باڵادا ئەمە خەڵکەکەشی بێدەنگ کردووە بۆ هەولێر بە هەمان شێوە لە هەندێک ئاستەوە لانی کەم لای خەڵک بێدەنجی هەبووە لای هەندێک لە خەڵک چەند گرینگە خیتابێکی گەورەی نیشتیمانی لەو حاڵەتیا دروست بێ کاک زانە ئەمە ینی ئەگە بمانەوێت بە منتەقی قسە بکەین ئەگەر بمانەوێت لە چە چوارچێوەی ئەو ئەساسیەکە قسە بکەین کە دۆخەکە بەرەو چێمان دەبا ئێمە بەردەوام ئەم ڕوودانە ڕوودەدا ڕاستە ئەم بە ڕێزانە کە ڕێکخراوەکە کار دەکەن لەسەر ئەمە ئەوان وەکو ڕێکخراو کا لەسەر داتا و لەسەر ئامارەکان و بەوردی زۆر جوانش قسە دەکە لەسەر ئەم پرسەیە زۆر باشی هێناوە پێم خۆش ئەمڕۆ سەردەمی ڕقەمە کە دێتەوە بە ڕقەم بە داتا قسە دەکەیت ئەمە زۆر شتێکی پڕ ئەوەیە بەڵام ئێمە دەبی وریابین نابیت شتێکان ببەستینەوە بە یەکترا ئێمە لە هەولێرە ئێمە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان دەمێکە وتراوە پەکە کەش بەشەیەکە لە کێشە دروستکردن بۆ هەرێمی کوردستان دەبی ئەم ڕاستیە بزانین چۆن هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پارتە سیاسەکان و هێزە چەکدارەکان چەچیاندانە بە ئیتیفاقی نێوان هەرێم و بەغدا و ئێرانە بە ئامادەبوونی لە ئاستی باڵای هەردوو لایانی سیاسیش کە ئەمە کرا چەچیاندانە بۆی کە هەرێمی کوردستان نەبێتە مەترسیەک لەسەر ئێرانە وەکو دراوسەیەک ڕێزی لێ بگرن و هیچ نەکەن کاری چەکداری نەکەن لەم سنوورانە بەڵام پەکەکە پابند نابێ وەکو کە لە ڕابردووشە لە ساڵی 94 هەڵە نەبووم ڕەحمەتی مامجەلە لە ناو پەرلەمانی کوردستانە قسەی زۆر جوانی بە ڤیدیۆ هەیە دەڵێ پەکەکە خۆیان نەبی کەسیان قبول نییە مشکلەکە ئەوەیە پەکەکە بۆ بە بەدیلی سیاسی و حکوومەت و کاکە ئێمە خۆمان هەرێمێکین پەکەکە چوار هەرێمی لە هەرێمی زاب و هەرێمی قەندیلی دروست کردی لە ناو هەرێمەکانی هەرێمی ئێمەیە پەکەکە ئەوەندەی خەریکی هەرێمی کوردستانە کاکە من دوێنێکە هاوڕێمە من سێ ڕۆژی ڕابردوو لە دووەک بوومە کاکە پەکەکە لە ئامێدیە پەکەکە تۆ چی دەکەی لە ئامێدی لەو کاتی هەولێر تۆ باران دەکرێ هێر موشک باران دەکرێ پەکەکە دێتە پێش ئێمە هەموو یاریەکەیە مامۆستا ڕێبوار جوانی فەرموو لە ڕووی سەرچاوی وزەوە بەڵێ هەموو ئەمانە یاریە دەکرێ کەسی خۆمان ئاگاداری کەسی هەرێمی کوردستان بەخۆی ناکەوێ ئێستاش خەریکە میدیا بەشێک لە میدیا تووشی هەڵەیەک دەبن ئەمەی کە ئێران کردیەتی بە ملی عەشدی تورکمانی دادەینی
کاکە گیان هەمووی ئێرانە حەجبی ڕێیان کلدانی بی هەر قەیس خەزعەلی بی هەمووی ئێرانە بۆ واقیعەکە ناڵێن بۆ ڕاستێکە بە خەڵک بشارینەوە کاکە ئێران دەیەوێت ئەم یاریە بکە بە بەردەوام لە هەرێمی کوردستانە ئەمە لە کەی دەستی پێکرد و ئەم یاریە ئەمریکا دروستی کرد لە ساڵی 2023 ئەو کاتێککە 11 سپتێمبەر ڕوودەدا کێشە و شەڕەکانی خستە دەرەوەی وڵاتەکەی خۆیە ئێستا ڕێک ئێرانی جوا دەکا ئێران زانی بۆ لە هەرێمی کوردستان دەدا ئێران زانی بۆ لە ماڵشێت پێشڕەوی داوە دەزانی بۆ فۆتۆشۆپ دروست دەکە یەک هەواڵە دەوێ بە شەقامەکەی خۆی بڵێ بە خەڵکی ئێران بڵێ کاکەوە منم تۆڵەم کردنەوە ئەها تەقینەوە دەکرێت لە کاتێکا دوو فەرماندەی باڵای دەکوژێ چکە ئێران جورئەت ناکە دەست بۆ ئیسرائیل ببە ئێران جورئەت ناکە دەست بۆ ئەمریکا ببە ئەگەنا شوێنی زۆر نزیکتر هەیە لە ئێرانە کە ئێران بیوێ لە هەمان کاتیشە تورکیا ئێمە دەبی ئەم ڕاستێ بزانین تورکیاش بە بەردەوام هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکات تورکیاش لۆی ڕێکەوی تا ئەو سەری سنوورا دێتن و ڕاوە ناستێ بەڵام دەبی منطقی و ڕاستیکە ئەوە بڵین کە پەکەکە دەبی ئەم بیانونەدا چۆن ئێستا ئێمە هەر هێرشێک دەکرێتە سەر هەرێمی کوردستان لەلایەن تورکیا هیچ بیانوێکی هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتمان نییە پەکەکەش دەبی لەم دۆخەدا هاوکاری ئێمە بێ پەکەکە نابی ببێتە بەشێک لە میاریەکە بۆ خۆشکردنی ئاگرێ بەڵاو ئەوەی کە بەڕێزانمەران لێرە باسەکە کە 150 هاوڵاتی شەهید بۆ مەدەنی بەوەی بردومانی تورکیا ینی ئێمە بۆ من باسی ئەوە کەم کە خیتابێکی نیشتیمانی دروست بێ ناکرێ مەسەلەن ئێمە بەس تورکیا تۆمەتبارکەین یان بەس ئێران تۆمەتبارکەین بۆی خیتابێکی نیشتیمانی تۆمەتبارن ئەمن ینی وەکو خۆمە ینی لەو پەڕی ینی من لە کەسێکی قەومیم ینی نەتەوەتیم ینی بەڕاستیشم دەزانم ئەوەی کە کەس بە قەدەریش ئێران ئێمە ناناسێ ئێران باش لە تورکیا ئێمە دەناسێ ئێران زیاتر دۆستی ئێمە بۆ لە ڕابردووە دەزانی تورکیا لەوەی ڕێکەوێتی دەکەن ئەکاکە ساڵی 2009 بوو جەنابی سەرۆک بارزانی وتی قبول ناکەین هێزی تورکیا بێت هەرێمی کوردستان بەڵام دۆخەکە پەیوەندیەکان ئەوەیە کە هەڕەشە لێ دەکا کاقوبات ئاگداری ئەم دۆخەیەکە کە خود جێگری سەرۆکی حکوومەتە چەند جارە تورکیا هەڕەشە دەکە دەڵێ دەبی پەکەکە بکشێنەوە لەناو لەسەر سنوورەکانە ئەمە خاڵی یەکەمە بەڵام دەبی ئەمە بیرمان نەچێ ئەم دۆخەی کە هەیە بەچی دەبێتین گروپ ینی وتارێکی نیشتیمانی دروستکەین ئەوەی لایەنە سیاسیەکان میدیانە بێتە چاوساق لایەنە سیاسەکان بێدەنگ نەبن ئێمە لە هەمووان دەکا کە ئەگەر توندیش نابی ئەگەر بەڵام بەنامەیەکی دژ دەرکا پارتی هەموو جارێ یعنی وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چەند هێرش کرابێتە سەر ئەو گوندانی منتیقەیە تەنها یەکش ئاگادارم کەویش بابەتێکی ئەوێ لە عربەت ڕوویدا بابەتێکە بوو حکوومەت بەیاننامە لەسەر دەردەکرد بەڵام لە ئاستی وتەبێژ دووجار لێ دوان درەکە ئەوانیش ئیدانەکردن بووە بەڵام بە فەرمی حکوومەت ئەوەی نەکردیا ئەگەنا لە هەموو شتێک حکوومەتی هەرێمی کوردستان ئیدانەی کردیا بەڵام بۆیە ئێستاکە ئەوەی کە ئێستاکە دەگوزارێ شەقامی کوردیش بووە بە دووبەرە چێ وای کردووە هەم لایەنە سیاسیەکان هەم میدیا لێ ناگەڕێن شەقامی کوردی لە یەک بەرە بمینێتەوە بەرامبەر بە تورکیا بەرامبەر بە ئێرانە سپاس دەکەم کاک سیروان کاک ڕێبوارەوە بەرهەمێنان لە کێڵگەی غازی کۆرمۆر دەستی پێکردەوە کۆمپانیا دانەخواست بازەوە دەکات کارکردن کۆرمۆر گەڕاوەتەوە دۆخی ئاسایی سپاس بۆ خواکە کە نەگەیشتە 24 کاتژمێر دەستی پێکردو بەڵکو کارەباش بێتەوە دۆخی ئاسایی خۆی کەمڕۆ تەزیقێکی زۆر بۆ هاوڵاتیان دروست کرد ئەمانە هێرشی تری بە دواوە بێ پەلاماری تری بە دواوە بێ بەڵێ لە ڕاستیدا ئەم بابەتە بابەتێکی بەردەوامە من ئاماژە بە دوو بابەتی گرنگەکەم کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی وزەی عێراق و کۆیت و سعودێ و ئیمارات و ئەم مەنتیقا کە مەڵێن وزەی ئەم ناوچە نزیکەی لە سەدا چلی وزەی جیهانی کە نەوتەکەیەتی وە 60 غاز کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایەوە ئەمریکا خۆی بە خاوەنی دەزانی لەگەڵ بەریتانیا هاوپەیمانەکانیا وە رووسیا کە جارەتر هاتوتە مەدان و بە پشتیوانی چین و لە ناوچەکەیشا ئێران و تورکیا هاوپەیمانێکی گرنگی ئەم لایەنانن و دەبینین ئێران ئیتفاقی 2015 و 19 هەیە کە هەموو کەناراوەکانی و مەتارەکانی و هەموو شوێنە گرنگەکانی لە ئیتفاقا سۆژە دەستی چین و رووسیا لە ڕووی سەربازیەوە بۆی هاوکاری بکەن و توێژینەوەیەکی وەزارەتی دیفاعی ئەمریکی هەیە کە لە 2023 دەڵێت لەسەر مەسەلەی کەرکووک دەڵێ کوردەکان ئەمە خاکی خۆیانە نابێت داوای گەڕانەوەی کەرکووک بکەن و لەبەر ئەوەی تورکمان و عەرەبیان لەگەڵایە و هاوبەشیان پێ بکەن لە ئیدارە و تا چاوەڕێکن تا ئێمە تورکیا و ئێران دەخێن بەلایەکە ئەو کاتێ باسی گەڕانەوەی کەرکووکەن ئەمە بابەتی گرنگە تورکیاش و ئێران هەستیان بەوە کردووە کە ئەمریکا و ڕۆژئاوا دەیانەوێت تورکیا و ئێران
ئەو سیستەمانە بەلایە کاوخەن بۆچی چونکە ئەم دوو سیستەمە ئێستا بوونەتە با بڵێن ڕێگا و دەرگاوان و ڕێخۆشکەری هاتنی هەژمونی هاوپەیمانی چین و رووسیا بەیەکەوە و ئەمە مەترسیەکی گەورەی بۆ سەر ئەو دوو نیزامە دروست کردەوە ئەوانش لە پەلەقاژەی ئەو بەرگریان لە خۆیانە و لە دوای 16 ئۆکتۆبەر سەرۆکی تورکیا ئەردۆغان کۆبوونێکی بەس لیستەکەی کرد لە پەرلەمانی تورکیا وتی ئەم ڕووداوی لە کەرکووک ڕووداوێکی ئاسایی و لە خۆ نییە بڵێن بەڵکو پلان بۆ داڕێژراوە ڕۆژێ دێت یەخەی ئێمە ئەگرێت و ئەبێ ئێمە شەڕی بکەین و ئەم شەڕە بینە دەرەوەی تورکیا بۆی کۆتاییمان پێنێت هەردوو وڵات ئەزان کە ڕۆژێ دێت ئەم جەنگە ڕوبەڕوویانە بێتەوە و بۆ ئەوەی کە ئەمریکا تەواوی کۆنتترۆڵی ڕۆژهڵاتی ناوەڕاست ژە دەستی خۆیان بێ و ئەو نەوت و غازەی کە لێرەیە کە ڕایزن هاوڕەڵێت یەک قەترە نەوت یەکسانە بە یەک قەترە خوێن لە هەر کوێ نەوت کەوتە مەترسیەوە ئێمە چین خوێنی بۆ ئەدەین و جەنگی بۆکەین و ئەمە جەنگی یەکلاکەرەوەی ژیان و مان و نەمانی ئەمریکایە و اقتصادی ئەمریکا بەسراوە بە دۆلارەوە و دۆلاریش هیچ غیتایەکی ئاڵتونی نییە تاکە دراوی جیهانیە کە تەنها نەوتە کە ڕۆژانە نزیکەی 5 میلیارد دلار ئاڵوگۆڕ بە ینی نەوتی جیهانی بە دلار ئاڵوگۆڕی پێکرێ و ئەمەیە اقتصاد و هەیمەنەی ئەمریکا یەشتەوە چین و رووسیا و تورکیا و ئێران و هاوپەیمانەکانی دەیانەوێت کۆتایی بە هەژمونی ئەمریکا ناوچەکە بێن و ئابوورەکەی بڕوخێن و کۆتایی بە ئەمریکا بێت ئەمەش جەنگێکی مان و نەمانە کە ئەمریکایکە و سەرەتاکەشی ئەوەیە کە ینی تورکیا و ئێران ینی سیستەمەکانیان لە مەترسیایە بۆی ئەوانش پەلەقاژەی ئەوانەوە شەڕەبانە دەرەوەی وڵاتەکانی خۆیان و هەرێمی کوردستان نزیکترین شوێنە بۆی کە باڵێن لەگەڵ عێراقا کە شوێنی مەیدانی سیراع و ململانێ بێت و ئەگەر بێت و هەرێمی کوردستان ژیرانە هەنگاو ننێ لەم بابەتەوە بەوردی بەرنامەی بۆ دانێ و نەزانێت چۆن تەعاملەکات لە ڕاستیە بابەتەکە بەردەوام دەبێت و مەترسی گەورەشمانە سەرە. سپاس دەکەم کاگرێبار قسێکتەوە کە کامەران. من تەنها یەکشتم ماوەکە بیڵم ئەویش ئەوەیە کە وەزارەتی دیفاعی عێراقی و هەم هێزی پاسەوانی سنوور زۆر گرنگە بیر لەوە بکرێتەوە کە چۆن بتوان خاکی هەرێمی کوردستان بپارێزن و لە ڕووی نێودەوڵەتیشەوە بتوانن تا ڕادەیەک بتوانن نۆفلای زۆن جارێکی تر لێرە ڕابگەندرێ بەهۆی ئەو بارودۆخی کە لێرەدا هەیە سوپای عێراقی یاخود دەتوانین بڵێن هێزی پاسەوانی سنوور ئەوەی کە ئێمە تێبینیمان کردەوە لایەن هاوڵاتیەکانەوە پێمان گوتراوە کاتێک کە بردومانێک دەکرێت ئەوان هەڵدێن بۆ نمونە لە بردومانەکەی ئێرە شارباژەر کە کرا خەڵکە لە ساڵی 2020 هاوڵاتیانی مەدەنی داوایان لە هێزی پاسەوانی سنوور کرد کە هاوکاریان بکەن بەڵام بەداخەوە هێزی پاسەوانی سنوور بە ماتۆر هەڵدەهاتن بۆیە کە هێزی پاسەوانی سنوور نەتوانێت خۆی بپارێزێت چۆن دەتوانێت هاوڵاتیانی مەدەنی بپارێزێت بۆیە پێویستە لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا کاری لەسەر بکرێ لەوە دەرچوە بێ کاری لەسەر بەدڵنیاییەوە دەبێت کاری لەسەر بکرێ خاڵی دووەم ئەوەیە کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان کە قەرارێک هەیە لە ئەنجومەنی وەزیرانەوە و هەروەها قانونی ژمارە 20 ساڵی 2009 لەلایەن عێراقەوە دەبێت شەهیدانی بردومانەکانی تورکیا و ئێران وەک شەهید بناسێنرێن هەموو ئیمتیازاتێکیان هەبێ و خەڵکانی کە بریندار دەبن وەکو کەم ئەندام حسابیان بۆ بکرێ و چارەسەری پێویستیان بۆ بکرێت. سپاس بۆ بەڕێز کامەرا عوسمان بەرپرسی دێشی مافی مرۆڤ لە ڕێکخراوی CPT سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ بەڕێز سیروان گەردی چالاکوانی سیاسی سپاس بۆ بەڕێز ڕێبوار محەممەد شارەزای نەوتوگاز سپاس بۆ هەرسێمیوانی ئازیزم خۆشەویستان لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕاهەنمان پێشکەش کردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان